جای زۆر گەورە بە زمەماڕێکی حەرامی زۆرەوە بە سامانێکی زۆرەوە. شهيد نابرن جاي شهيدي بحج ان شاء الله. ئاگەی لە مردنە، نەن ئاگەی لە بەتیل و هەژارە، نە ئاگەی لە مارە ئەنفال و مارە پێشمەرگ. ئەمڕۆ کە 4 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر شەهیدکردنی مامۆستا هێرش کە دەبینن خەڵکێکی زۆر لە شارەکانەوە هاتیون بۆ یادکردنەوەی شەهید مامۆستا هێرش بەداخەوە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا شەهید بوو. دوای 9 ڕۆژمانەوە لە نەخۆشخانەکانی شاری هەولێر گیانی پاکی سپارت. بەداخەوە تاکو ئەم لەحزەیە بکوژان و تاوانبارانی کەسی شەهید مامۆستا هێرش دەستگیر نەکراون و پێمان وایە دادگاکان هەوڵی خودجددی خۆیان نەخستۆتە گەر بۆ دەستگرتنی ئەمانە و تاوانبارانیش خۆیان لە سەروی دادگاوە دەبینن بۆیە خۆیان ڕادستی دادگاکان ناکەن. ئەم هەواڵانەی کە دەگوترێت کێشەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یا بە سڵحی عشایری چارەسەرکراوە ئەم دەنگۆیانەی پێش هەموو ساڵێک لە وەخت سەروبەندی هەڵبژارنەکان ئەم دەنگۆیانە هەیە بەڵام ئێمە ئەو دەنگۆیانە ڕەت دەکەینەوە بە هیچ شێوەیەک ئەم شتا ڕووی نەداوە و دۆسیەکەشی تاکو ئێستا لە دادگاکان بەکراوەی ماوە ئازادی خوازان و ئەو کەسانی ئەو قسەیان کردووە ئەتوانن سەردانی دادگاکان بکەن. بە دڵنیاییەوە ئێمە قوربانیمان داوە لە پێناو دادگا و لە پێناو سەروەری یاسا بۆیە پێمان خۆشە ئەم دۆسیە بە یاسایی چارەسەر بکرێت. ئاواتی گەیشتن بە ئامانج نابێت. چیتر لەم وێرانە کەس خەوم بە جوانی نابینێت. بدوا هناسا بدوا زربيدو